لەگەڵتان بەردەوامین. زمان تەنها ئامرازی لێکتێگەیشتن نییە، بەڵکو مێژووە ناسنامەیە کۆڵەکەی مانەوەی هەر نەتەوەیەکە بۆ کورد بە تایبەتی زمان لەگەڵەوەی کە شانازێکی زۆر گەورەیە بۆ هەمومان کە بە زمانی شیرینی کوردی گفتوگۆکەین لەگەڵێکا قساکەین. لە هەمان کاتدا زمانی کوردی لە ئێستای بە تایبەتی کۆمەڵێک پرسیار لەخۆگرێت، پرسیاری ئەوەی کە زمانی کوردی تا چەند ستانداردا، تا چەند دەستکەوتی هەبووەوە، داهاتووی زمانی کوردی بەرەوکوێ هەنگاوەنێت. ئەم پرسیارانەوەی کردووە کە دیبەیتێک ساز بکرێت، دیبەیتەکە بە ناونیشانی زمانی ستانداردی کوردی، دەستکەوتەکان، دەرفەتەکان و هەروەها ئاڵنگاریەکان کە ئەم دیبەیتە لەلایەن دامەزراوەی ڤیمەوە ساز کرا و بە بەشداری سێ پرۆفیسۆر یان دکتۆری شارەزای بواری زمانەوانی ئەم دیبەیتە سازەکرێت. بۆ قسەکردن لەسەر دیبەیتەکە و ئامانجی دیبەیتەکە و ئامادەکاریەکان بۆ دیبەیتەکە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز شادمان محەممەد ڕێخەری دیبەیتەکە. بێگومان ئەم دیبەیتە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێواچێت. کاک شادمان سڵاو دەی بە بەخێر بێت. ئەم کاتتان باش، زۆر سپاس. جێی دەستخۆشیە بۆ بەڕێستان کە ئامادەیمان هەیە بۆی قسە بکەین لەسەر چۆنەتی ئامادەکاری بۆ ئەم دیبەیتە گرنگە. چی وای کرد کە دامەزراوەی ڤیم بیر لە پرسێکی وا گرنگ بکاتەوە کە دیبەیتی لەسەر ساز بکات؟ ئامانجی پشت ئەم دیبەیتە چییە؟ بەڵێ، لە ڕاستیە دامەزراوەی ڤیم هەر خۆی لە بنەڕەتی کارەکانیە، لە پێشینەی کارەکانیە سیمینار و دیبەیت و کۆڕ و پانێڵ و سیمپۆزیۆم کردی بە ئامانجی سەرەکی کارەکانی. بۆ ئەمانەش خەڵکانی پسپۆڕ و شارەزا و لێهاتوو مختص بە بوارەکان بانگێشەکە. پاشان پرسێکی زۆر گرنگ کە پێشتر لەسەری ڕێکەوتووە قسەی لەسەر کردووە باسەکات و ئەیخاتە ناو بابەتی گفتوگۆوە کە سوودێکی زۆر گەورە و مەزنی بۆ کۆمەڵگەی کوردی هەیە. پێم وایە بابەتی زمانی کوردی یا خۆ بڵێن زمانی دایک یا بڵێن زمانی ستانداردی کوردی بڕواناکەم هیچ تاکیشی کوردی لە بچووکەوە تا گەورە لە جیاوازی ئایدۆلۆژیاوە، لە جیاوازی نەتەوەکان کە لە هەر چوارپارچی کوردستان کە مەبەستم کووردە لە هەر چوارپارچەکە هەمومان خۆشمانەوێ، ئەمانەوێت شکۆمەندی پێ ببەخشرێ، ئەمانەوێت ڕێزی لێ بگیرێ، ئەمانەوێت کاری بۆ بکەین، ئەمانەوێت بە شێوازێکی زۆر جوان لەسەر پێی خۆی بۆستێتەوە، چونکە خۆتە زانی سەرباری هەموو ئەو ململانەی کە لە ناوچەکە هەیە و بە تایبەتی کوردستانیش کە وەکو ناوچەیەکە تەمشە چاوی لەسرە، نەیارەکانی چاویان لەسرە، لە هەموو شێوازێکەوە یانە بچووکیکەنەوە تاکە شت کە ناتوانن بچووکماکەنەوە. پێم وایە زمانەکەمانە بۆ زیندوو هێشتنەوە، بۆ ڕاگررتنی ئەم شکۆمەندیە دامەزراوەی ڤیم بیری لەوە کردەوە کە دیبەیتی زمانی ستانداردی کوردی بە بانگێشکردنی سێ پرۆفیسۆر، سێ دکتۆری زۆر شارەزا لە بوارەکەیە کە هەرێک لە بەڕێزان دکتۆر جەعفەر شێخوڵئیسلامی موکری کە لە زانکۆی کەنەدا خوێنێ و کووردە، و هەروەها خانم دکتۆر فەرەنگیز قادری کە ئەویش مامۆستای زانکۆیە لە بەریتانیا، هەروەها دکتۆر نەجمەدین جەباری کە ئەویش لە زانکۆی کوردستان لە سنە دکتۆرە. هەرێک لەمانە پسپۆری تەواویان لە زمانی کوردیا هەیە کە ئەمە خۆشبەختانە توانیمانە بۆ دیبەیتەکە ئەم سێ بەڕێزە بانگێشکەین بۆ ئەوەی کە بتوانن لە 1 واتە کاکاتە ڕۆژی دووشەممە لە کاتژمێر 5 بۆ 7 بتوانین گفتوگۆ و نیقاشێکی زۆر گرنگ لەسەر پرسێکی گرنگ لە نێوان ئەو سێ بەڕێزە باس کرێ و پاشان دواتر پەخشکرێتەوە بۆ خەڵک بۆەوەی کە بزانرێت کە ئەم پرسانەش شان بەشانی پرسەکانی تری کە خزمەت بە دۆزی کوردەکەن و ئێمە جێبایەخ. سەرەتامە ئەوەت پێ بڵم کاک شادمان جلوبەرگەکان زۆر کوردیان و جوانە، یان لەگەڵ جلێکی سەردەمیانەش گونجان دووتە هەر بژیت. ئەمە یەکەمین هەنگاوە بۆ ئەوەی کە باسی زمانی کوردیەکەین. دووەمین شتیش ئەمە پرسیارەوەت لە بکەم چێن ئەتوانن کە بەشداری بکەن لە نێو دیبەیتەکەیە، بەشداربووان چێن؟ بەڵێ، ئاماژەم پێیا ئەو سێ دکتۆرە بەڕێزە بوون کە ئەوان خۆیان خۆیان وەکو بابەتەکانیان ئەوەی ئێمە بۆچی باسی بابەتەکە ناکەن چکە یاسای دیبەی دوابێ خۆیان باسیکەن و خۆیان مناقەشن. ئێمە دوو ڕێگەمان بۆ بانگێشکردن هەمیشە هەیە. لە ئەزمموی پێشووی سیمینارەکەی بەڕێز دکتۆر مەریوە موریاخانە هەمان کارمان ئەنجاممانەوە، هەم هاوڵاتی و هەم خەڵکەوانی کە خولیا یاخود ئارەزوو یاخود دڵخوازیان بۆ زمانی کوردی هەیە لە ڕێی پەیجەکەەوە بڵاومان کردوێتەوە کە هاتن بۆ هەمووانە، بەڵام پێشوەختە ئەبێتەوە ناوی خۆ تۆمارکەی بۆی کە چونکە ئەو گەلەریەکەی دامەزراوی ڤیم
سنووردارە بۆیە بۆی کە ئەو بەڕێزانەی کە یەن میوانداریە بنیا لێوە بەشدارە بنیا بینەرە بن شوێنیان هەبێت ڕێگەی چانەوەی لە ڕێگەی سوۆشال میدیاکانی خۆمانەوە شوێن حجز دەکەن ڕێگەی تریشان خۆمان ناوی کۆمەڵێک مامۆستا و دکتۆری بەڕێزی سەر ئاستی زانکۆکانی کوردستانمان بانگێش کردووە لە بەیانی ینی لەمڕۆ دەستمان پێ کردووە لە بەیانیشەوە ئەوانەی کە پیانان چینێکی نوخبە لە زمانە لەبەرەوەی کە پێمان باشە ئەوانیش ئامادەیان هەبێ وچکە بابەتە سەرچەکە ئەوانن و جاریوایە لە دەروی ئەمانە خەڵکێک هەیە خۆی عشق و خۆشەویستی و میرەبانی بۆ زمانەکە وای لێ کردووە قوڵ بێتەوە تایە ببێ بە کەسێکی شارەزا پێخۆش ئامادەی هەبێ لەبەرەوەی پرسی بەستاندار کە دنی زمانی کوردی پرسێکی ئاسان نییە پرسێکی زۆر گەورەیە پرسێکە ینی بە یەک دانیشتن و بە یەک دیبیت و بە کۆمەڵێک ینی شوێنی خۆی ئەگرێت بەس بڵێ یەکجار ئیشەکەکان نەخێر مەبەستی سەرەکی دامەزراوەی ویم لە ئەنجامدانی ئەم دیبیتە تەنیا و ڕوژاندنی پرسەکەیە یان مەبەستان ئەمە سەرەتایەک بێ بۆ جوڵاندنی لایەنی پەیوەندیدار تایبەت بە پرسی زمانی کوردی بێگومان دامەزراوەی ویم هیچ پرۆژەیەک کە جێبەجێیەکە هەر چالاشیە کە جێبەجێیەکە پێشتر بیری لێ کردوێتەوە کە ئەو پرسانە بازیشان پرسی درێژخایەنن ئەمانە پێڵن پرسە درێژخایانەکان پێڵن ئەو پرسە بنەڕەتیانەی کە چەندین ساڵە قسەی لەسەرە چەندین نووسەری کوردی مەزنمان هەیە چەندین شاعیرمان هەیە کە لە خەمی ئەوەن کە زمان بەستاندار کرێ بەڵام ئەمیش دیسانەوە ڕێگە و شێوازی گفتوگۆ و قسەکردنی خۆیانێت چکە خۆ دەزانی ئێمە تەنها بۆ باشوور قسە ناکەین ئێمە بۆ ڕۆژهەڵات قساکەین بۆ باکوور قساکەین بۆ ڕۆژاوە قساکەین هەموو کوردی تایە ئەمە پرسێکی زۆر زۆر گەورەیە بەڵام تۆ ئەبێ هەنگاو بە هەنگاو لەگەڵ یا بچیتە پێشەوە لە پێشەوە ئامادەکاریەکانی بۆ بکەی ئەو ئامادەکاریانی کە بەردەستن ئەبێ بە هەماهەنگی بێ ینی دامەزراوەکەی ئێمە کە دەست پێشخەری کردووە لەمەیە لایەندای حکوومەت ئەتوانێت بێتە پێشەوە پەرلەمان ئەتوانێت بێتە پێشەوە خەڵکانی پسپۆری زانکۆ و زانکۆکانی کوردستان و دەروی کوردستان توانن بێنە پێشەوە ئەمە واکە بە هەمومان بە یەک دەست ینی بە دەستە جەمعی بە گروپی بڕیاری لەسەر بدرێت ینی پرسێکی زۆر زۆر ئاسان نییە بەڕاستی بڵین فلان کەس ئەتوانێت یەکسە بڵێ ئەوە ستانداردی زمانی کوردی جێبەجێکردنیشانی دیبیتەکە دەستکەوتەکان دەرفەتەکان ئاڵنگاریەکانیەوە تانوێت دەستکەوتەکان بپارێزن یان ڕوبەڕووی ئاڵنگاریەکان ببنەوە دەستکەوتمان هەیە دەرفەتیشمان هەیە تەحەدیشمان هەیە هەموو پرسەکان قسەی لەسەرکرێ ینی ئەو سێ بەڕێزە ئەو سێ دکتۆرە ئەو سێ پرۆفیسۆرەکە و بابەتانی خۆیان اختیار کردووە ینی بۆیان هەیە ڕای جیاوازیان هەبێ بەڵام ڕاجیاوازەکە ئەو ناکاتەوە یەکتر ڕەتکەنەوە ڕێگەیەک ئەدۆزنەوە بۆی کە ڕێگەیە بێت چکە زۆر وەکو باسمان کرد ینی ئەمە پرسێکی زۆر زۆر هەستیارە هەستیار بەمانەیەوەی کە ئەبێ خەڵکی پرۆفشنال قسەی لەسەرکە ئەبێ چینی نوخبە قسەی لەسەرکە بەڵام لە هەمان کاتە کۆمەڵێک ینی ئیشی حکوومەتیش زۆر گرنگە لەمەیە ئیشی پەرلەمان بەتایبەتی پەرلەمان کە سەروی هەموو دەسەڵاتەکانە پەرلەمان ئەتوانێت لە ئایندەیە زۆرتر کاری لەسەرکە ئەندامانی پەرلەمان چونکە هیچ کەسێک وەکوتم هیچ لایەنێک هیچ توێژێک هیچ ئایدۆلۆژیایەکی جیاواز دژی زمانی خۆی نییە بەڵام ڕێکارەکان جیاوازن بیکردنەوەکان جیاوازن ئەبێ وا بکرێت بیکردنەوەکان یەک بخرێن نابێت بە پەراوێزخستن قسە بکرێ ینی بە پەراوێزخستنی زمانەکانی تر یا لەهجەکانی تر چکە ئێمە لەبیرمان نەچێت زمانی هەورامیمانەیە کرمانجیمان هەیە ینی خەڵکی بادینان بە زمانی بادینە قساکە شێوەزارەکانمان زۆر جیاوازن زۆر دەوڵەمەندن ینی ئێمە بە بەرچاوگرتنی ڕێزگرتن لە زمان ئەم ئیشە ئەکەین چونکە بابەتەکە بەڕاستی ئەو نەگرنگە هەتا قسەی لەسەرکەی ینی زیاتر ئەتوانین لەبارەی ینی قسەی زیاتر لەپۆڵینەوەی لەسەرکە ینی توێژینەوەی لەسەرکەی بۆیە هەنگاوە گرنگەکەی دامەزراوی ویم کە ناوێتی لە خەمی ئەوەیەتی کە بتوانێت لە ئایندەیە چەسپان دروستکە ئیترەوە چکات و چ زەمانێکە ئەوە ینی ڕۆژگار ئەو شتەمان بۆ سەلمێن بەڵام تۆ هەرێبێ بناغی بۆ دانیسە چەند ساڵە خۆم ئەم باسا ناکرێت ینی لەناو خەڵکی ئاساییە هەیە لەناو چینی نوخبایە لەناو شاعیرەکانە هەیە لەناو نووسەرەکانە هەیە حتا یەکێک لە نووسەرەکانی ینی خۆمانەگەر زۆر جوان لە بگریت بانگەوازی واگەن ئەڵێن با فەرمون زمانێکی ستانداردی کوردیمان هەبێت فەرمی بێت هەمومان بڕیاری لەسەر بین و بتوانین هەمومان لەسەری کۆک بین ئەم کۆکبوونە هەماهەنگی و بانگێشتی ئەوێ بۆ هەموو چین و توێژەکانی کوردستان بەبێ جیاوازی کاک شادومان هەر خۆتان لەناو خۆتان لە کاتی ئامادەکاریەکانە تاوەکو چەندە گفتوگۆ هەبوو لە نێوانتانە لەسەر وشەیەکی کوردی هیچ شتێکی ئاوەڕوویە کە گفتوگۆ بکەن لەسەر وشەکان بەڵێ بە حکمی ئەوەی کە زمانی کوردی زمانێکی زۆر دەوڵەمەند و فراوانە بەڵێ بێگومان ئێستا من یەکشەی لەو شتانێکی زۆر خۆشحاڵ مەکە ئێستا سەرنجماوە خەڵکیی زۆر
ڕخنە لە زمان ئەگرێ ئەمە زۆ جاران ئەمە نەبوو یعنی بۆ نمونە ساڵانی زوو ڕێنووس خەڵک زۆر گرنگی پێ نایە بە باش دائنەیە یا بە خراپکە زۆر بە باشی دائنێ ئەبێت وردە وردە ئیشی لەسەرکەین ڕێنووسەکانمان ڕێککەینەوە زمانەکانمان ڕێککەینەوە نابێ وشەی غەڵەت بڵاوکەینەوە نابێت لە خۆمانە وشە داتاشین ئاخاتنمان بە زمانی کوردی بێ بە زمانی کوردی قسەکەی من تا شوێنەی بتوانم هەوڵ بم بە زمانی کوردی قساکەم بەڵام کاریگەریەکانی ڕابردوو خوێندن و زمان و هەنێ وشەیەتە ناو قسەکانمانەوە نییە کە دەستەواژەیەکی زمان ڕەنگە لە کاتی قسەکردن ئەمە ڕایەکە ینی مەرج نییە ئەمەوا بێت هەتا بە زمانی کوردی قسەکەین باشە بەڵام لە نووسینە ئەبێ مەجال نین وشەی بێگانە بێتە ناومانەوە لە زمانی قسەی ڕۆژانەمانە ڕەنگە نۆرمال بێ لە ماڵی خۆمانە یا لە شوێنە گشتێکانە کە کاتێکە قساکەی دوانە مەرج نییە زۆر تەرکیز و یا سەرنج کۆکە یا کونج و کۆڵێکی وا بکەی بتوانی وشە کوردیەکان بەکاربەری بەڵام ئەگەر بتوانین وردە وردە خۆمانی لەسەر ڕابێنین ڕەنگە باش بێت مناڵەکانیشمان ڕابێنین لەسەری یەکێک لەو بابەتانەی کە لایەندە ئەمانە قسەی لەسەرکەینەوە زۆر بەلامان و گرنگە ئێمە زمانی وڵاتان ڕەت ناکەینەوە چکە ئەبێ بە ڕەگەزپەرستی بەڵام ئەبێ زمانی خۆمان لەسەر و زمانەکانی ترەوە دابنەوە گرنگە ئەمە زۆر گرنگە یعنی من پێم خۆشە زمانەکانی تر بزانم بەڵام نابێت لەسەر حسابی زمانی کوردی خۆمان بێ باوەڕکە کە ڕێزی زمانی خۆمانگر ڕێزی ئینسانیەتی خۆمانەگرین ڕێزی نیشتیمانی خۆمانەگرین ئەمانە ئەبێ هەموو کەشکەشی بۆ بەڕەخسیێنرێت یعنی ئەبێ هەمومان هەماهنگ بین هەمومان هاوکار بین ئەبێت وەکو وتم مهمترین و گرنگترین شتەوەی هەنگاوی گەورەی بۆ بێنرێت لە هەموو لایەنەکانەوە باش کاک شادمان لە کۆتاییە پلانێک هەیە دامەزراوەی ڤیم پێی هەستێت بە کۆکردنەوەی پوختەی گفتوگۆکان لەو ڕۆژەیە و پاشان بڵاوکردنەوەیان بەڵێ وەکو هەمیشە دامەزراوەی ڤیم سیمینار بێت سیمپۆزیۆم بێت پانێڵ بێت هەمووی دواتر بەبێ پچڕاندن یەک ڕەخنەشی لەسەر لا نابات تەنانەت لە سیمینارەکەی بەڕێز دکتۆر مەریوانە وەکو خۆی بەبێ دەستکاری بڵاومان کردەوە کە بابەتەکە ئەویش بابەتێکی هەر گرنگی چەمچی هاوڵاتی مون بوو ئەمەش بە هەمان شێوە وەکو خۆی بڵاوکرێتەوە لە یوتیوبی دامەزراوەی ڤیمە بۆی کە ئەو بەڕێزانی چانسی بینینی ڕاستەوخۆی دیبێتەکەیان نییە ئەتوانن لە دواترە یا ڕۆژێ دواتر یا چەند ڕۆژە دواتر لە یوتیوبە یاخود لە پلتفۆرمەکانی دیکەی دامەزراوەی ڤیمە ببینن دەستان خۆش بە هیوای سەرکەوتن بۆ وەکو کارەکانی ڕابردووتان هیوادارم ئەمە هەنگاوێکی سەرەتایی نەبێ سەرەتایی نییە چکە هەوڵی زۆر درراوە بەڵام هیوادارم ئەم هەنگاوە هەنگاوی گەورەتری بەدوایە بێ بۆی کە بتوانین لە ئایندەیە لایانی کەم بتوانین شکۆمەندی زمانی کوردی بگەینە ئاستێکی باڵاتر دەستان خۆش بێگومان لە کاتی دیبیتەکە کورسات مەگەزین بە هەمان شێوە هەواڵی دیکەمانە بێت لەبارەوە دیبیتە ئێوە بە هیوای سەرکەوتنی زیاتر و هەر بمێنن زۆر سپاسەکەی وەکو هەمیشە لە یەکێ لەوانەیە کە لە ناو خەڵکە من ناو خەڵکەم دایم باسی واگەن کە کورسات یەکێکە لەو کەناڵانەی لایەنە کولتورێکی ون نەکردووە گرنگی بەلایانی کولتوری و بە پرسەنەتەوەیەکان و بە بابەتە هەنووکەیەکانەیە کە خزمەت بە دۆزی کوردەکە ئەمە زۆر گرنگەیەندا کورسات بە معناسرێتەوە کورسات شانازی بۆ خاڵەوە کاتەوە زۆر گرنگە بەلای کورساتەوە کە بەمانە کوردەوارەکەی بەمانە کەلتوریەکەی پارێزەری کەلتور و زمان و تەواوی ئەو شتانە بێت کە کورس شانازی پێواکات نەک شانازی بکەین بە کۆکردنەوەی لایکە ڤیۆ دقیقاً قسەکەی جەنابتان هەر ئەمەیە کورسات ئەگەر لەسەر ئەم ڕتمێکە شوێنی خۆی گرتووە دڵنیام لە پێی خۆی چەسپاندووە ئەگە بەردەوام بێ و ئیدامی بێ بە دڵنیا بە ئەو خەڵکانی کە لە خەمی زمانی کوردیان لە خەمی کولتورانیان لە خەمی لایەنی پاراستنی ناسنامە و شوناسی کوردیان ڕێز لە کورساتەگرن و بەڕێزەوە تەماشا کەناڵەکە